بەناوی خوای بەخشندا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هاتینەوە خزمەتان لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. بەرنامەی ئەو جارە سەردانی بناری قەرەچووغمان کردیە، ئەویش سەردانی گوندی لاوەرە. بابزانین بێکەوە لەگەرمان بێن بابزانین ژیان لەو گوندەی چۆن دەگوزەرێ، بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز. هەمومان بە بینەری بین لە خودی خۆیان بدوێن بزانین چ دەگوزەرێ لەو گوندەی. بەڕێزان خۆشەویستان، لێرە لەگەر مامۆستا مەلا سادقی دەدوێن کە هەم خەرچی ئەو گوندەیە، هەم ئیمامی ئەو مزگەوتەیە، ئیمام و خەتیبی ئەو مزگەوتەشە، مزگەوتی گوندی لاوەر. بابزانین لە دوورەوە کامە هاتین کۆمەرێک گوند لە دوورەوە دیار بوون، بەڵام ئەو گوندە زۆر بە داروبار بوو. بابزانین سەرەتاکەی هۆکارەکەی چیە؟ ئەو گوندە لۆ بە داروبارە، ئاوی زیاترە، ئیهتیمامی زیاتر پێدرایە، هۆکارەکەی چییە؟ السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان لە دوورەوە هاتین، ئەو گوندە هەر دوور بە دووری دیار بوو، ینی گوندە چی بە داروبار بوو، دیارە لە قەرەچووغ و لەو دەوروبەری قەرەچووغ وانە کەم وایە گوند بە داروبار بوو، بەس ئەو گوندەنگۆ تایبەتمەندی خۆی هەبوو. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەچی پێم خۆشە بە ناوی گوندەکەی بە خێراتنێکی گەرمتان بکەم ئینشاءالله بە خۆت و بە ستافەکەت. دیارە ئەو گوندە الحمدلله هەر لە کۆنەوە گوندێک بووکەوە ئاوەدانی تێدا هەبووە و ئێمەش وەکو بەندە بابین لە ساڵی 2010 لێرانە بەخۆ بەخش وتار دەڵێنەوە و بەخۆشم خەڵکی گوندەکەیمە. سوپاس بۆخوا هەوڵماندا هەموو ساڵێ مەولودێک بکەین لە ساڵنامەی یادی لەدایکبوونی پێغەمبەری صلی الله عليه وسلم. هەموو ساڵان لەو مزگەوتەی مەولود دەکرێت. جا هەستاین هەر وەکو مامۆستا من زۆر جار دەڵێم ئەوە نییە مامۆستا تەنها خودبە بداتن، بەڵکو مامۆستا پێویستە لەسەری لەو شوێنێکە هەیە پرۆژەی هەبێتن. پرۆژەی یەکەمی ئەمە ئەوە بووکەوە هەوڵماندا خەڵکە هام بدەین لە بۆ دارچاندن. ئەو بووکەوە بڕیارماندا گوتمان ئەگەر هەر ماڵێک هەر کەسێک لە 100 دار کەمتر نەچینیتن، ئەوە ئەمە قورئانێکی قەلەم قورئان بە هەدیە پێشکەش دەکەین. جا ئەوە بۆ الحەمدولله منافەسەیەکی زۆر دروست بوو لەخوای بەزیادی ئەوەی خوارێ دوو ڕەزە پێشتر ئەو برادرانە ڕەزیان هەبوو لەوێ. لە ناو گوندیش الحەمدولله خەڵک دەستی پێکرد لە خلالی ئەو چەند ساڵێکەوە مەولودمان تێدا دەکرد کە 4 ساڵ مەولودمان تێدا کرد. سوپاس بۆ خوای گەورە ئێستا زیاتر لە 10,000 نەمام لەو گوندەیدا هەیە. 10,000 نەمام الحەمدولله بە هەردووشان بەوەی خوارێ و بەلای سەرەوە لە خوای گەورە بەزیادی. بەڵێ دەست خۆش بیانەوە هەول و هیمەتەکی جەنابتان بۆ وەکو مامۆستایانی ینی ئەم پێم خۆشە ینی مامۆستایانەوە لەو بوارە چاکانە کەوا چاولێکدی بکەن، ینی هەر ئەوەندە نەبێت تەنها پێشنێژی و تار و ینی شتی عملیژەوە بەو شێوازەی شتێکی باشە. ئەی مامۆستا لە مانجی ڕەمەزانان ینی ئەو گوندە ینی دیارە ئێستا خەڵکەکی زۆری لێدانانیشی ئێوە بزانم چەندی لێدادەنیشی بۆ خۆی ئێستا ئەوانەی کە کاتینە نزیکەی 6 ماڵ دەبیتن، ژەوا پێنجشەم و جومعانە خەڵک دێتن لە ئێرانە بۆ خۆی دەمێنێتەوە، بەڵام ئەوانەی کە بەبەردەوام لە گوندینە نزیکەی دەماڵێک دەبیتن. و سوپاس بۆ خوای گەورە لێرانە جەنابی کاک حاجی سفی لێرانە هەیە، پێشنێژی و بانگ و ئەوانە لە بۆ خەڵکی دەکەن ئەوانی لێرەنە و نوێژەکانی تێدا دەکرێت بە جەماعەت و تەراویحەکانیش تێدا هەیە الحەمدولله. و منیش وەکو بەندە پێنجشەم و جومعان دێمەوە ئێرانە و بە خودبەکە بۆ خەڵکی پێشکەش دەکەین الحەمدولله. بەڵێ دەستان خۆش بی، خوا سەرکەوتتان کە لە پێشتر ینی ئەو مزگەوتە بوونی هەبووە، حوزرەی لێ هەبووە. بڵێ ئەو گوندە تەڵان یەک لەو گوندانە بووە کە لە کاتی خۆشی ینی ڕۆڵەکی زۆر کاریگەری هەبووە. ئەوە بۆکەوە حوزرەی هەبووە، فەقیه هەبووە، مامۆستای باشی هەبووە و فەقیەکان لە گوندەکانی دیکەی ئەو دەوروبەرەی هاتینە لێرانە دەرسیان خوێندووە و لێرە ماینەوە و ئێوارانیش هەموو خەڵکی گوندی بەشداریان کردیا لە کۆکردنەوەی خواردن لە بۆ ئەو فەقیانە، یعنی خواردنی ئەو فەقیانە لەسەر ئەو گوندەی بووە، هەم دەرسیشان خوێندا هەم ئەو خەڵکە یارمەتیشی داینە. جا چ خەڵکی خۆمان لێرە خوێندبی، چ خەڵکی دەرێژبی لێرانە لە حوزرەی خوێندیتیان مامۆستایەکان دەرسیان پێگوتون و هەموو جەمە خواردنەکانیش لە گوندی بانگ ڕاژرایە و یەک لە فەقیەکان گەڕایە خواردنی خەڵکی تۆ لە بۆ فەقیەکانی دیکەی هاوڕێشی و ئەو مزگەوتە زۆر مەرحەلەشی بە سەداتیە پەڕیە.
هەر لەوەی کە لە بیدایەتەکانیدا مزگەوتێک بووە بە خشت و قوڕ دروست کراوە بیری تێدا هەبووە بە دەستی هەر هێندێجا ئاوەکە لە بۆ خەڵکی و دەستنوێژیان پێشوشتیە و ئیدی لێرانە نێژ و تاعات و عیبادەتیان پێکردیا دوای ئەوەی کەوا چەندین مەرحەلەی بەسەدا هات ئیدی تێک چوو لەگەر گوندەکان لە هەشتایەکان کە گوندەکان تێک چوو ئێرانەش بەبەر ئەو شاڵاوە کەت و ئەو گوندە چەندین جار تێک چووە بەڵام سوپاس بەخوا خەڵکەی هەر هەوڵیان داوە مزگەوتەکەیان بینا کردەوە و ئەوەی ئێستاش کە دەیبین ئەوە ئینشاءالله زیاتر باسی لێوە دەکەین کە بەو دوای ئەو مزگەوتە سەر لە نوێن وەژن کراوە الحەمدوللا و مزگەوتەی ڕێک و پێک و جوان لێ دەرچوو سوپاس بەخوا من ئێستا جاروێ بێزگە لە جومعە و پێنجشەمان لەگەر کاک حاجی دیشوان بەڕاستی و چەند برایشی دیکەین زۆر جاران لە ڕۆژەکانت کە دێن لە بۆ ئێرانە خزمەت دەکەین هەر پێویستێکی ئەو مزگەوتەی هەبی حتا پێویستی گوندیشی الحەمدوللا کە ئێمە بێزگە لەو مەشروعی کە لە بۆمان باس کردی چەندین مەشروعی دیکەمان لەو گوندەی الحەمدوللا کردو یەک لەوانە نۆژنکردنەوەی ئەو مزگەوتەی ئەو مزگەوتە لە ساڵی 2016 لە مانجی 5 ئێمە دەستمان پێکرد سوپاس بۆ خوای گەورە پاش پشتیوانی خوای گەورە هەموو خزمەکان هەموو خزمە بەڕێزەکان بەبێ جیاوازی حتا دۆست و برادەیش بەشداریمان تێدا کرد لە زەمەنێکی زۆر کەم لە مانجی 6 لە 23 2016 تەواوما کرد یعنی لە 6 مانگ کەمتر کە مانجی ڕەمەزانیش ئیشمان تێدا نەکرد ئەو مزگەوتە سوپاس بۆ خوای گەورە تەواو بوو پاشانە چینە مەشروعێکی دیکەمان ڕاگەیاند ئەویش ئەوە بکە ئەو مزگەوتە پێویستی بەبیر هەبوو لەخوای بەزیادی بیریشمان بۆ مزگەوتەکە لێدا و ئێستا لە ڕووی ئاو لە ڕووی هەتا ئەو بابرین سەوزایی و ئەو گوڵ و دار و شتانی کە چاندیشمان الحەمدا ئێستا هیچ کەم و کوڕێکنە لەخوای لە مانجی ڕەمەزانان هیچ پێش بەرچەیەک شتێکی والاتان هەیە ینی لە بۆ لەبەرکردنی قورئانیان بەخوای بەهۆی ئەوەی کەەوە ئەو گوندەوەکو باسم کرد ینی خەڵکی زۆر مقیمی بەردەوامی تێدانە بەڵام لە بەرنامەشماندا هەیە خوای گەورە پشت و پەنا بێتن ئینشاءالله لە هەر ئیشەکی خێر بێ ئینشاءالله درێخی تێدا ناکەین بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مام حاجی خدری دەدوین دیارە مام حاجی خدر بۆ خۆی نەساغە تەمەنیشی هەیە ئەوجا لە هەمان کاتیشدا بە ڕۆژیە و دەچیتە کنمەڕیش هەندە لە مێژنی دیارە هاتیتەوە لە کنمەڕی با لە خۆیمان جێری بزانین مام حاجی سەلام عەلەیکوم وعەلەیکوم ئەسەلام سەد بەخێر بێن مام حاجی چوبێ کنمەڕی ئەوڕۆ وڵای سعاتێک دو سعات مرادە هاتبوو برتە چێن دەرێ وڵا ئێرانە لە ئەی قەبرستانی پشت گوندی بەرێ زوو هاتبوو گوتیان میوانتان هەیە هاتبوو لە بڕنگ هاتبوو یاخۆ بەخێر بێوە زەحمەت نییە کە بە ڕۆژی بی بچێ کنمەڕیوانە وڵای تااقەتم نمایە تااقەتت نەمایە هەرێ وڵای وشینی لە مامزی لەو سیامەدا ئاڵان بفکردێتەوە دەست بە گەریانی دەکەم دەرێم براوە من کوو بووم لۆم لێ هات لۆم لێ هات ئەو شم و تااقەتە چی لێ هات هیچی نەما ناوڵە دەڕۆم لەگەم تێدارێ دەڕۆم سەرم بە سوڕێ کەسیش نییە بەستە بەر حیوانەکان بەڵێ دریشم نایە بفرۆش نافرۆش مام حاجی لە کەنجینەوە تو شوانی لە کنمەڕی وڵی کورە گەلە لە مێژە لەوانەیە چل 50 سارە من هەلە دووە حیوانی مۆشی ئەواز هاتات کەندی ناوەی گرت بارمان کرد چووینە ئەو لێرێ ئەلم کردە داری نەجاری بەست کڕی لەوێش حیوانم بەخێو دەکرد بەرێ بەرهان کاو جۆمان دەدە بە شاری باسیەوەی کراکان لە سەردەمی جوولەکانە تو هەر شوان بووی ئەرێ وڵا شوام وڵا ئەنجین لە دارێ بلۆغەتی ببوونە بووە لە موسم زیزان بوو ئەنجین موس نەبوو بەرێ بەرێ سەقۆکی تیژ بوو ئالێ ڕێ خۆمەدا دەمگوت با سوێرم بێ تا برێن پیاوە ینی ئەوها نەگەیشت بێ ئەو قۆناغی ناوە نەگەیشت بۆ قۆناغی بەس عەزم لێ بوو بولولم لێ دەدا شومشار لێدا زەوقەشی ئەنجین وشی ئەلعان بەفکرم دێتەوە بەمری هەر بگرین باشە مام حاجی قسەی خۆشت کرد باستەوە کرد کە وەختی خۆی حەز لێ بوو خەڵک برێن پیاوە و سمێری خۆدەوە دەکرد ئێستا ئەوەندە ژیانەت بەسەر بدە حەز دەکەی ئەو دنیاە چییە؟ وڵای ئەو دنیاە بە من ئەو دنیا هیچ نییە هیچ نییە حەق خەرچ نییە ئیلا
إلا أخوة بقدر إلا لا إخوة بقدر ست كلمة إلا لا بس دبيو خور كأكل قريد رزبي دبيو خور دبيو خور شو دسي آدم إذا لو دنياي بس خود بعد ذي بس خود بعد ما خراب أو تكون نفسي بعد ذي بقى الشيطان لكن ماركاولي لدوا والله ماركاولي لدوا والله لو تفهم ذاك إن شاء الله آخر زور جيلي حرام نسى سزاري الحمد لله نسوى قط فكر منية بفكر منية حرام شو تسزاري نمكن تشتغل خرافي تذهب تكون لك ما بعد سعد الله لو قلنا بالخيار الشخيار بو سايب تكور بو إيران خرج بو بري بس أخذ كذا كده بس في ذا سي سرشاه زين سي تلفتا كذا قلتي والعصري كسمعنا مثلا برا حيوانا برا كان ياسين وعيد محمود اسمه قسكو كم نباتي عند السوق كان حيوانا هنجي نجبر وجدهم هنجي نجبر وجدهم أوزيان عمود إبراهيم يعني واحد إبراهيم حيوان مدينة ناقش مسكولي ذكرتم زامو هنجي زامو تساعدنا ودرم يكون دي عارف يكون دي بري يرم دو خاطر بس يا أخو لكن عمود إبراهيم نقول إبراهيم الشيرة بروجيا كيف مهنشي أوش كذا أو كاتي يعني أو ترجع كرنا باش أري والله ديستا تو بو جنزاني كيستا نمان دينا نانا تشي خوشيا لجير سبليتو إسراعة أواني بروجينا بي مغرور بخواي أو قرنا ألعن فيرا لقم مغرور توب استغفر الله هلو تخواي بعض الناس هل هو تخواي بعض الناس كنجي نوعي باب هن عالم مغرورة هذا طيب هاي بشكاورة قلت بعد سقصارنا كم نخوف دورنا هێواران وەچ بەو تەمەنەی کەلەکن حیوانی دێوە فتارێ دەکەیەوە چەندرت خۆشە ئەرێ وڵای گەلە خۆشە ئەتەوە هامەرێ برێوچی دادنیشی حیوان نکاری دایە تێرە خواتر ئەتو ئەوم پێ برێ ئەمن کەیفێ ئەو دنیای ئەرێ وڵای کەیفێ ئەو دنیا هەم عیبادەتی خۆت دەکەی ئەرێ وڵای وشی حیوان تێرە خوا لەسەر نکاری دادنیشم ئەوجا بين لا اله الا الله استغفر الله سبحان الله دەکەم لمن بابي لا الدنيا حرام دەچم عندم پێ خۆش ان شاء الله خوای گەورە قبولی کردیا و خوای گەورە عیبادەتی هەموو لایەکمان بکە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە. شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100% سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین A و D و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەززەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان. بەڕێزان خۆشەویستان لێرە دەمەوێت زۆر سوپاسی کۆمپانیای بەمۆ بکەم کە سپۆنسەری بەرنامەکەمانە هەر گوندەچی دەچین کۆمەرێک خۆراک و کەلوپەلمان لەگەردەنێریتن بۆ ئەو کەسانەی کە لە گوندەکەی کە شایستن کە پێیان بدرێ و داواکارم لە خوای گەورە بەرەکەت بێختە کۆمپانیاکەیان زۆر سوپاسیان دەکەین.
بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر پورەستی دەدوێن کە خەرچی گوندی لاوەریە دیارە هەر لە قەدیمەوە ژیانی لێرە گوزەراندیەوە تاوەکو ئێستا بەڵام بە قسەی خۆی دەبی ئێستا ژیانیان ئاسانتر بیبی وەچی پێشانێ پێشان دەبا بچوبانە ناومەڕی و کۆمەرەگ ئیشی دیکە هەبوو بەز ئێستا ئاسانتر بووە. سەلامی خوا لێبی پورەستی خوا سەلامەتکە یا ڕەبی. لەگەر ڕەمەزانێ ژیان کو دەگوزارێنن ئێستا؟ وەڵاهی سبەینان کارە بە مەبڕێک دەبڕێ و ئارێ وەڵا با شتی دێتن و پەسەکە خۆشە ئەو سار و ئارێ وەڵا زۆر فێنکە یعنی ڕەمەزانی ئەو سار فێنکترە لە پارەکەونیا خۆشترە فێنکتە چکە ئەو سار باران درەنگ باری لە بە ئەوەی فێنکترە ئەو سارەکەەوە کوبرێ بەهارەکە بووە دوو بەهار ئارێ وەڵا وە دوو بەهار بەرێ بەهارە خۆش بەرێ لێروکانە خەڵک ئیستیزابەی کۆ لە بۆ ڕەمەزانێ لە بۆ دینداری و لە بۆوانە زۆر زۆر باشین شەوێ دەڕۆین هەندێک کەسین و دەچین لە تەڕاوێعی و شەوێ لە خۆمان ئافرەتەکانیش دەچنە تەڕاوێ ئافرەتەکانی دەچین لە دوو پیاوەکان ڕادەوەستین هەموو خزم کەسی خۆمان و بەرێ لە دویان ڕادەوەستین و نێژی خۆمان دەکەین و سبەینێ کەس نانی دێنەوە نانی دەخۆین بە پاشی نان دەچینە نێژی سبەینێژ نێژ سبەینێژ دەکەین وەرز دێنەوە پارە دێنەوە لە خۆمان بەرێ باسی نانیت کرد مەسەلەن سبەینان نان حازرکردنەکەی هەموو بەیانیان نانی دەکەن یان هەموو بەیانیان لە سوچ دەکەم لێرە لێرە ئەوەی نانی دەکەن باشە دەبی مادەمەیە سەعادەنگۆ دوو هەستنەوە ئەمە دوو چارێک کەرەستم دوو چارێک با لە خۆمان بە خۆشی خۆمان نانەکەی دەخۆن و بە ئیسراحات و دەست نوێژە دەشۆین و دەچینە مزگەفتێ و بەرێ پێشتر یعنی ئەوە نەبووە پێشتر وەکوی برێنەوەها میکرۆفۆن وانە هەبی هەر دەبا خەڵکێک بانجی ڕادەهێش دێگۆ کاکە پارشیوە یان سەلاواتەکی لێ دەدا تەنەکەیان لێ دەدا یان تەنەکەیان لێ دەدا یان لە مزگەوت لە زیان ها ئاریان دەکرد و بە خەبەردات ئەگەنا لە پێش دەرکەی تەنەکەیان لێ دەدا ئەوە چەلعان نەبووم کەبیرە و شتەبی ئەلحان ئاسانترە و ئەلحان ئاسانترە لە ئەم شتەشی ئاسانترە ئێستا پێشانە گۆ ڕۆچوو بوون لە ئیش و کارەکان لە گوندی بەز ئێستا پێم وایە بەو دەرەجێ و ئیشەتان نییەهندا نیتمان ئێستا شتەکانمان نیعنی بنێ نەچ عیوانی وەچی چێری وەچ ئەشتانەمان نییە ئێستا ئەدی پێشتر ئەومانە وەڵا ئەوسا هەممەڕ بوو دەستاوهێنەی و دا عسرێ دەهاتینەوە و مەڕ داهاتەوە بێری و زۆر خۆش بوو جەنابەت ماشەڵڵا خوای گەورە ئەزر داتەوە دیارە مندارە چینە ساغیشت هەیە تەعامل لەگەرە و مندارەش یعنی دەیەوێتن ها ئارێوەڵا بە زۆرم خۆش دەیوەڵا زۆر هەر پیچەک بزربی لە پێش چاڕاز دنیا مستری خرا دەبی ماشەڵڵا خوایە ئەگەرنا ئەوە کەس پێ بەخێو ناکرێت گەرە تو نەبی داچی نەبی ناکرێت ناوەڵا بەرێ کەس بەخێو ناکرێت ئەگە بە خۆم نەبیت بەرێ ڕۆژانە بە چووە خەریکن ئێستا ڕۆژانە وەڵاهی سمەرە ئەمریشکانە بەرەدەم و دانشتیان دەدەمێ و ئەو شەچ دەمارم و ئیشانە دەکەم و هەر زیاتر بەوانە زیاتر بەوانە خەریکم و بەرێ ئەرێوەڵا برز بەس ئیشان دەڕۆن لۆ مزگەوتیان کاتەکانی دیکەش کاتەکانی تکە مام عەلی دەچی بەس ئەمن بەس کە تەراوێ ئەو سبەینە دەچیتنە خوای گەورە قبولی کردیە ئینشاءڵڵا خوا سەرکەوتتان کە نازان دەیانگۆ پورەستی ئێرەی پێ خۆشترە دەرێت لە شاری خۆشترە ئێرانە بەرە ئێرە خۆشترە لە چیەوە خۆشترە وەڵاهی لەبەر هەوا خۆش و یعنی لۆمە ئەوڕۆکە اختیار بووی نەقیچەگەنێ بەناو سارکەتینە لۆمە ئێرە باشە جەوی ئێرە خۆشترە بەرێ لەبەر ئەوەی وەڵام دەرێمە پیاکە عەلی دەرێم دوو مەڕانیش بکڕەوە لە خۆم بە خێوی دەکەم و ئەخەواکوی دەبداخە بەس ئەو سارەکە بابوار بێتەوە دوومەڕی پێ دەکڕم ئینشاءڵڵا بەس ئەو نانە کو دەکرێوەنەوە تەندورە نانی تیری هەر نانی تیریە نانی تیریە و ئاگرەکە لە ئاگردانە ئاگردانە بەرێ بەرێ ئەوە دووکەرەکە زێرە دێتە دەرێ و بەس ئەو شتە چی نوێ یانی ئێستا دووکەر لەوێ بێتە دەرێ ینی پێشتر ئەو شتە پێشتر قەدیم نانەمان دەزانێ ئەو شتە چیە ئەو شتە نانە پێشتر نەمان دەزانێت ئێستا دووکەرەکە بە یەک شوێنی دا دەڕوا هەیە بۆڕی هەیە یان ێگە غورفەبی بۆڕێکی گەورە تێ دەخیلۆ دەرێ دەڕوا بە زۆر لەو گۆڕەیم لە بە هەندێک ینی وە لە ژۆرە ژەتانی بیکەوە زۆر ژەتانی بێ دووکە لە ڕۆژێ نامینە ڕازەڕا لە خۆلۆ دەرێ بە چەند کەسان خەریک دەبن لۆ نانکردنەکە یەک نەفەریان دوو ئەم بە یەک نەفەری دەتانم هاریکاری و ئەو شتانە ئەم شتەی خۆم وەرە جێڕم نانەکەی دەکەم شتەکە بەس ژنی ئەلعانەکە پێی ناکرێت بە تاقتنێ بکە ئەو نانێ ئەمە زۆر جار زانیتم دەبینی بە سێژ ناخەریک بوونە سینانیان پێ نەکرایە جاری شێ مەسەن بە ژنی ماشەڵڵا وەکوونگۆ ئەوها ینی جێ لێ نیە تەشتەنانە چی بکە ئەڵی جێ لێ نیە دەیخوا سەرکەوتتان کە یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بێختە ماڵتان بێختە ڕزقتان ئینشاءڵڵا
أعوذ بالله من الشيطان الرجيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. إمام عزي محمد ستاوم وتبكاك عزي خواهي جورا قبولك إن شاء الله. خدا عافتك يا ربي، خدا لهم مسلمان قبلك إن شاء الله يا ربي. والرجانة دخيني وهلا والله أبي مزالم بيقول فيهم كده دوزر دخين ما قال مزالم هبيتن لكم تشنيا زارك بيدو بي أو سبينام بي شوي بي هاد وقتك مزالم بي لهم دخين ببرنامج دخين يعني هالروجي هندك دخين موت أنا وشم دانا تانا والله استقل ألا ركانه لسورة المائدة بله زور باشا دست خوش بي يا ربي. أتو هر قرآنك بي تبعية لسري بخنيانا وقرآني تايبة خوته يعني. نا والله هر قرآن ده تان وسري بخين بس أمن بخوم لكن ملاينا بخنديا لكن ملاينا بخنديا من شين احتمال أنا قسم هبي بس سؤالم كل ما مصار قوتي بخينا قيناك قوتي بركبنا أو غلط إيش تبي تساعد بس نأخذ بخينا قنا عنا قات كان ملاك سؤال مكر لم يغلش استكان بمني قوتي بخيني قنا نا گوناهنی اگر هر بس هیچ نزانی بس بیکێوە هەر خێرە پەنجەی پێدابینی هەر خێرە ئەگەر بێت بۆ خۆت شتێکی لێ بزانی هەر خێرە بەێ من لەبەر ئەوەی مەلای سوالم لێ کرد بە خۆم نەفسی خۆم سوالم لێ کرد گوت مامۆستا من قورئانم ختم کرد سێ جار گوتی خوێندیتر لەکن مەلای گوتنەوە گوتی نەقوستانی زۆر هەیە گوتی نەکەی گوناحباری وڵا دوای ئەو جارە لە مەلام جێب لەم تەلەڤیزیۆنی دوای بە خۆ سوالشم کرد گوتی بخینە گوتی غەڵەتیش تەبی هەر بخینە خوای گەورە تەماشای نیەتت دەکات تۆ لۆ چ دەیخینی ئەگەر خۆ کەسیش لەو قورئانەیەوە نییە برێ وەڵا عەلامە بیت و لێ ببیتەوە هەموو کەس ئەگەر نە بە تایبەتی کەسێک وەکو جەنابەت کە نەتخیندیە لە خۆ ڕافێر بووی لە مەکتەبێم خوێندی هەتا دویم تۆستی هەتا دویم تۆستی دەزانم عەرەبی باش دەزانم عەسکەریم کردێ باش لە عەرەبی دەزانم بەس چییە قورئانەکە لەکە مەلای نەخوێندیە بە تەجوید و بە ئەوەی مەلا پێم برێەوە ژێر و قورئان چکە زۆری هەیە وەخت خۆی لە من داری قسەکەم خوێندی ئەوی مەلایەکە نمایە خۆ ئەفریقای عەرەبی ئەلێرە مەلا عەلیە بوو مەلا عەلی مەلا سابیری خدا عەفوی کردێ ئینشاءالله ئێستا تو دەیخینی خێری لۆ دەچێ ئەگەر یەک کەلیمەش پێ وەڵاهی لە زووی فێری کردین ئەو کاتی کچۆکە بوو بە زۆر نەبوو چینە مەکتەبێ وازمان هینە قورئانەکەمان واز دەهینە حەز دەکەم ئەوانەی کە ئاوهالا برین لە خۆ فێر بووینە زیاتر کە لەگەر قورئانەکەی تێکەر دەبن لەگەر خوێندنی هەست بە خۆشی دەکەن جەنابیش دوای بەرێکوارێ وەڵا کاتکە دەیکەمەوە دەیخینم بەمەبی ئەگەر ڕۆژێک نەیخینم وان نازانم شتەکەم شتێک لێ بزر بوو بە کوور قورئان خوێندن زانی چەند خۆشە و نەعمەتی خوایە ئەگەر پێ بکرێ و بخینی بەرێ لە تەمەنی چەندیەوە جەنابەت بە ڕۆژوو بووی والله لەوەتی بە فکرم دێ بڕوا ناکەم ڕۆژم خواردبی ماشاءالله لەوەتی بە فکرم دێ ینی پێش ئەوەی لەوانەیە بکەوتە سەرم ڕۆژم گرت بیت پێش تا ئێستاکە والحەمدولillah بۆ خۆم و مار و مندارەکەشم هەروەترەوە بەرێ چ ڕەمەزانەکرد لەلا زۆر قورس بووە یعنی وەکو خۆت وەکو مام عەلی بەخوای ئەو دوو جارە منەوە هاوینی ببینیم دوو جارم هاوین دێ جاری ئەوەلی عەمەلایەتیم دەکرد لە هەولێرێ بلۆکم بار دەکرد لە تەرەکتەری فلات بوو ئەوە بەدەستی بارکەم بشیم نەخوار ڕەمەزان بوو مزگەفتی عاجی حیای لە منکاوەی ئێستا مزگەفتەکەەوە مایە خانی ئەوەی ئیمامۆستانە خانێشکە دەکرا لە بۆ مۆزینی هەموو بلۆکەم بە ڕەمەزان و لە ڕەمەزانی بەدەستی بارم دەکرد دەمینا خوارێ بە زمانی بە ڕۆژی ڕۆژەشیشم نەخوارد ئەو لە ڕێ دەگەشتم ئەوزەشی خۆم لەناو ئایا دەکوتا بەس هەتا بەس نەمشکەن هەتا ئاخیرش ئەو ڕەمەزانیم پێ لە هەموو ڕەمەزانەکان گرانتر بوو کەواتە مەسەلەن ئەو کرێکارانەی قەلبیان ساغە و گەنجن و بە ڕۆژی نابندەیکەنە بیان و نییە واللهی ئەمن ئەو هابووم کاک عەزیز نازانم ئەمە گرتم بەرە ئەدی ئەو ساری مەسەلە لە ئینتفازەکەی ڕەمەزانی بەسەدا هات ساڵی نەوەتەکان بەرێ
ئەو کاتی ژوابزان زەختەی زۆر لەسەر خەڵکی هەبوو تایبەتی لە مانجی ڕەمەزانێ ڕاکردندا بوو بەرێ هەراتین وڵی ئەوەندی لەمان دوای لە هەراتەکە ئەو جاری ئەوەندم نەگرتی ماوە ئەو کە برێم گرتیتم ئەوەندم پێ نەگیرە ئەوەندی دوای قەڵام کردەوە قەڵام کردەوە بەس ئەو کاتی لە ڕێ بوو جێ نەبوو مار و مندانمان هەموو لە دوو بەتانیمان پێ بوو باران دەباری بەس داکەم خوابکار بوو لەگەرماندا بوو یەک ڕۆژی نەخۆت ئارێ وڵی لەو هەموو عالەمەی عەبد مار پێکەوە بین بەس داکەم بە ڕۆژی بوو یەک ڕۆژی نەخۆت ڕۆژێکی قورس وڵی ئەو تا چوونە ئەوەی دوای شوونە ئەو ئێران لێوێن دێ ڕۆژەکانمان گرت و احتیاجی بوو هەر لە قەدیمەوە لە لاوەری دانیشتینەوە بەرێ لە لەوەتی ئەمە بکردم دێ مالی 53 عمرم 65 ساڵ ئەو ساڵ لەوەتیانە بەس لە لێ قەومانێ خەرک چوو هەولێرێ و چوو ئەمە چوونە کاریتان لە 63 تا ساڵی 67 عارە بە عرس قەومی هات لە 67 ئەوی گرتی و ئەوی کوشتی و ئەوی بڕی و ئەوی بردی و تارانی کرد و ئەو کاتی ئەمە چوونە کاریتان ماوە کاریتان و دی بەگە ڕەمەزانان ئەتوو بەچی تێدەگەی یعنی چۆن حەز بەچی دەکەی کە مانجی ڕەمەزانێ دی وڵی کاک عەزیز ڕەمەزان نیعمەتێکی خوایە میوانێکی گەورەیە کە دێتە لایمە ئەمە دەبی زۆر ڕێزی لێ بگرین وەنیا ڕەمەزان مانگە چێ 11 مانگەمە لەومان کرابەیە هیچ دەگۆڕێ نییە یەک مانگ لە بۆ خۆیە لە بۆ خۆمانە و هەموو تاعاتەکی یعنی لە بۆ خۆت ئەسا بەس ڕەمەزانی لە بۆ خۆی حساب دەکە دەی لە بۆ من پێ دەبی وەنیا دوای ڕەمەزانێ هەز بە ئارامی دەکەی مەسەلەن قەلبت خۆش دەبی کە هەز دەکەی قەلبت خۆشە بەێ ئەری وەڵا هەم بە قەلب خۆشی دەکەی هەم مرتاعی ئەگەر فکر بکەینەوە ئەسحابەکانی پێشتر دەیانگوت 6 مانگ بەس خەمیان دەخوات کە ڕەمەزان هەتا دێ 6 مانگان پاشە بەس خەفەتیان لێ دەخوات کە دەڕۆی وە نەبوو ئێستا کە ئیمەن سێ بەشی دەرێ بەس بێ و بڕەوە بەس حیساب دەکە دەرێ بەس بێ خۆیان لە کۆرمان بیتەوە بڕەوە و بالعکسە دەبێ ئەمە ڕێزی لێ بگرین زۆر پێمان خۆش بی کە بمینێتەوە نەک بڕوات وەنیا ئەو میوان خەرقەت میوانی خۆی دەبی زۆر خۆش بووی وەکو برێ وەکو جۆخینە چی جوایە کات و زەخیرەکە لە خۆت دادێن و لە دوا ڕۆژی خۆشەویستان لێرە لەگەر کاگ ڕائید جەلالی دەدوێن کە لە گوندی لاوەریە و خەرچی لاوەریە لێرە مەزرعایکی هەیە بابزانین ئەو ژیان چۆن دەگوزارێنی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانێ. سەلام عەلەیکوم. وعەلەیکوم السەلام بەخێر بێ کاک عەزیز. کاگ ڕائید جەنابەت لە دەوام چۆن ژیان دەبێت سەری بە تایبەتی یعنی ڕۆژەکان دەبێت سەری لە مانجی ڕەمەزانێ؟ والله حاجی بنسبت مانجی ڕەمەزان مانگەکی پیرۆزە بەڵێ مەفروزە لەسەر هەموو ئومەتی ئیسلام احترام و قەدری ئەو مانگەی بزانی چ قەدرەکی هەیە هەر وەکو لە مارێ چۆن بە ڕۆژی دەبین لە مەقەڕەکانیش باسپاس بۆ خوای گەورە هەموو پێشمەرکانمان بە ڕۆژینە بەحەقەت نان حازرکردن هەر لە مارێ کوونان حازر دەکرێت ئێواران فتار دەکەوە و بەیانیان پاشی و دەخورێت نانیش حینت بەو شێوەی لە مقڕی ئامادە دەکرێت لە مقڕی نانی نێوڕانەتان هەرگرتیا نییە نان لە مقڕی نییە بە نێوڕانان نان نییە بەس هێواران و پاشیوان نان هەیە لە مقڕ بەرێ کاگ ڕائید جەلال دیارە جەنابەت لێرە لە گوندی لاوەری لە بن قەرەچۆغی هۆکارەکەی چیە جەنابەت نەچووی لە شاری نیشتە جێبی هاتی لێرانە نیشتە جێ بۆی کاک عازی لە ساڵی 2004 بەرێ 2003 عێراق ئازاد کرا 2004 تەوان ئێرە سۆل بۆ ئەو گوندە دوو ماری تێدا بوو دوو ماری لەو بەری بوون سەحەب مەڕبوون هاتینەوە ئەو شوێنەی درمان بێرە خۆش وعدەکەمدا لە دڵی خۆم گوتم شەرت بێ ئەگەر بێ و لە 2003 عێراق ئازاد کرێ ئەو شوێنەی خۆم ئەو هالێ بکەم ئەو هالێ بکەم لە مێشکمدا بوو ئیتر سپاس بۆ خوای گەورە ئەوانەی لە مێشکمدا بوو جێمەجێم کرد ئاوەتەکەت هاتەدی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا چ بەو کەسانە دەرەی کە جەنابەت وەکو ڕائیدێک وەکو بەرپرسێ خەڵکەکرد لە بەردەستیە بە تایبەتی لە چینی عەسکەری ئەوانەی کە کەمتر وایە بە ڕۆژوو دەبن بە هەر هۆکار و بیانیەک
ئامۆژگاری چێلو بۆ خەڵکی واللهی قەزیای ڕۆژێ لەسەر هەموو بسوورمانێک وازبە بە ڕۆژی دیتن بەران هەیە نەخۆشە ناتوانانی ئەوە لەوانەیە ڕێی پێدەداتن بەرنامەکانی شرع زۆر بە جوانی لۆمەشی کردەوە مەجای هەمووشتە چیدایە ئەوە نەخۆشە مەجای پێدایە ئەوە نەخۆشە ئەو ماگەی ئەوە سەفەریە بە هەمان ئەوە سەفەرە دەتوانانی دوایە بیگرتەوە یعنی خوای گەورە جوانی دانایە ئەمەش خوا ئەو دوو چاو لاق و دەستەی دانی ئەوها بە جوانی دروست کردینە ئەوەش نیحمەتەشی گەورەی خوا بە ئێمەیدایە ئەگەر بە ڕۆژی نەبین غەدر لە خۆمان دەکەیت ئەگەر ناخوای گەورە پێی مەجبوری ئەمە بە ڕۆژ دەبینە بە ڕۆژ نابین بەڕان غەدر لە خۆمان دەکەیت بەتاکێت بابین سەر لە باسی مەزرعەکەت بکەین جەنابە ئێستاوە حەوزی ماسیە هەندێک پەنجە ماسی تێدا دیارە زۆر گەورە نییە ئەوە بە چەند مانجیەوە گەورە دەبێگە خزمەت بکرێت ئەو پەنجە ماسیە خۆی کە لە حەوزەی دەکەی ئەگەر خواردن و ئۆکسیجنێکی باشی بدەیت بە 5 مانگ 6 مانگ ئەو ماسیە دەبتە 2 کیلۆ 2 کیلۆنی و خواردنەشی باشی بدەیت بە 4 مانگ 5 مانگ دەگاتێ ماسیەکە ئەدێگەرە ئەو شەپۆڵە ئاوانە نەبیتن ماسیەکان ئۆکسجینی نابیت سبی بووە یعنی لەزگە برێم ئۆکسجینەکە لە خواردنەکەی زۆتر میهمە لە خواردنەکەی میهمترە ئۆکسیجنەشی باشی هەبی خۆی ئەوانە ئێستا لە 20 مەترەک ئەوەک دانرایە ئۆکسجینی دەداتێ ئەو ئۆکسجین لە بۆ ماسیەکەی زۆر لە خواردنەکەی میهمترە ئەگەر نەبی هەم گەورە نابی ناج ئەو ماسی ئەتو دەدێت دروست نابیت بەڵێ جگە لەوەی لە مەزرعەکەت بەس ماسی یان شتی دیکەشت هەیە لێرانە بەخۆی ئاژەڵ ئازیزیان تقریبا ئەوە دازەیتونەکان تقریبا 1500 دازەیتون چاندیە 1500 یعنی لەزگە برێم ژیانی خۆم دابەش دوو کردیە ئەوەندی بە وازبە ئەرکە عسکەرەکەی خۆم لەوێ وازبی خۆم دەکەم ئەوەندی کە دادەبەزم دێمەوە ئیجازەمە بێرە خەریکم ئەوجا کە دارەکانم سپاس بۆ خوای گەورە پێگەیشت ینی گەورە بوون پێویستان بە زۆر ماندی بوون نیە ئیتر هەندێک تێروتانم ڕاگرتیا عادەشی شەو مریشکە و تازە تێروتارەکان زیاتر هەری وڵاتی خۆمانن وەڵی بە عەرەیشەکەی خۆمانەگەنە ئەوان کە ئەم لۆماتێ لە دەرەوە هاتیێوانە ئی خۆمانینە مامزت هەیە وابزانم مامزیشمەیە دوو مامزیشم کڕی تقریبان 2 ساڵ دەبی ئەو ساڵقە لە چەند زای لێرە کومەیەکن ئێستا زانە ئێستا عەدێبوودایەت تەماشایەکشان دەکەین ئینشاءالله لە کۆتاییدا چت هەیە لە بیرەی لە بۆ خەڵکی لە بۆ بینەران بە تایبەتی لە مانجی ڕەمەزان وەڵڵاهی مانجی ڕەمەزان ئێمە وەکو مرۆڤ جورئەت بدەیە خۆ دەتوانی هەموو شتێک بکەیت بەڕام مهم جورئەتە یعنی جورئەت جێم لێ بوو گوتیان کاگ ڕاید جەلال لە یەکەم ڕۆژی ڕەمەزانێ بڕیاری خۆی لەگەر خوایدا گوتی هەمووی بە ڕۆژی دەبم سپاس بۆ خوای گەورە بێ یعنی خەڵکیش ئاوا بڕیاری وا بدەن ئەگەر بڕیارێکی یەقینی دری خۆتدا خدای گەورە هیدایەتت بدا ئەگەر جورئەتت هەبوو نەتێنیتی نەبرسیتی نابتە ڕێگل لە بەچەند کە دەبینی جارێ لە شەڕیش لە نقطەشی دوو پێشمەرگان دادنی ئەگەر ئەو پێشمەرگانە جورئەتیان هەبوو بە قەوەت بوون دژمن ناتانی دیانشێنی بەزەگە هوریان ڕووخە ئەگەر 10 کەس بی نەک 2 کەس بی هەردەشێت یعنی مهم جورئەتە زۆر سپاس دەکەن دەست خۆش بی زۆر سپاس دەکەین مادومان کردیت سپاسی خۆش دەکەم گەلە بەخێر بێت بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر کاگ حاجی ئیدریسی دەدوێن دیارەویش خەرچی گوندی لاوەریە و بەردەوام لەگەر گوندی لاوەری دەستیان لە بێنی یەک نایە
یان ئەو لێروکانەیە یان کە دەستەوێنرە دیسان غەریبێ دەکاتن بەدار و پەلار و کۆمەرەك شتیوالەی لێروکانە چاندیە وەلا شاریش سێبووری نایە هەر بەس لە شاری بیت و لە دوورەوە تەماشای بکاتن ئیلا دەبی سەردانی بکە. سەلامی خوا لێوی کاک حاجی. کاک حاجی لەگەر گوندی لاوەری کو ئاوێتە بووینە ینی کە ئێستا لە شارینە. واللهی لە شارینە بەس ئەمە ماشەڵا کە دەگاتە جمعە و پێشەم ئەمە لە پێشەمی ڕادێنێرە ئەرێ وەڵڵا ناحێنەوە بەبێ گوندەیە بەڕاستی مزگەفتەکەشمان ئاوەدان کردەوە مێژێکەوە زۆر یان لەگەر مامۆستا سادەقی خزمەتیەوە مزگەفتەش دەکەین پێشەم و جمعان خوا خێرتان بنووسی لەگەر ڕەمەزانە ینی ژیانتان چۆن دەگوزەری. وڵی ئەمە لە دوکانینە لە هەولێرێ کە دێتن لێرە لەبەر دار و درەختی ئەوەوە عادی قەی دەکەین و ئەوەی دەکەین و ئەو دارانە ڕێک دێخین و ئەرێ وڵە. ئێستا لە ڕەمەزانان یعنی هەر دیسان پێشەم و جمعان دێن کاتی دیکە دێن شەوان دەمینێنەوە. وڵی پێشەمان دێن ئیشاڵڵا هەتا دەگەیتە شەمووی ئەوە لێر دەبین بە شەمووی شەوەکەی دەڕۆینەوە. ڕەمەزانی ئەو سار تەمەشا دەکەی بەتایبەت هەر ئەو ڕۆژ زۆر ڕۆژە چی فێنکە و هەورە لە هەندێک شوێنان بارانی لێ دێتن لەگەر ڕەمەزانی دیکە جیاوازیەکانیان چییە؟ وڵی ئەو ڕەمەزانی ماشەڵات ینی جەوەکە گۆڕایە باران وا دەباری لە خۆی بە زیادبی ینی جەوەچ فێنکە و خۆشە و کەشت و هاوای کەندێ ناوە بڕە گەرمە بەڕاستی زۆر گەرمە بەس ئێستا زۆر خۆشە لە خۆی بە زیاد دەرێن لە منتیقەی کەندێناوە قەراجی یعنی ئەو ساری کە باران نەبی خەرکەی زۆر بێورێ یاخوبرێن بێزەوقا ینی لە بەرەوەی بارانی گەن نایە شت نایە ئەو سارەکە ماشەڵات تۆرەی کردەوە ئیسارانی دیکە وڵای ئەو سار تۆرە کردەوە بەس ماشەڵە دەغودانەکە نەبووە لۆ نەبوو وڵی نەهاتە بارانەکە هەندێک جێباری و هەندێک جێ نەباریە ئەوانەی ئاویان هەیە لە خۆی بەزادی زۆر باشە بەس ئەوانەی هیچکەیە ینی نەبووە ئیوە سەی باومە نەبووە ناوڵە نادوێتەوە ئیلاوەی ئاودرا ئەوانەی ئاودرا دەدوێتەوە بەس ئەوانەی ئاو نەدرا نادوێتەوە. بەڵێ بەگشتی جەنابەت ینی لێروکانە چ تێ لەو باغ و وڵی ئەمن دێم لە پێشەمی ڕادین خزمەتی مزگەفتی دەکەین جمعان لەگە مامۆستا سادقی هەرکە لە شانی مەیە بەڕاستی مزگەفتەکە بەس پێشەمان دێن ئێرەنا و دار و ئەو مەزرعی خۆم یا دار هەنجیرم چاندیا قەیسیم چاندیا تقریبا 15 بنە دوو چاندیە توی تورکی دەستی فەلاحەتیشت باشە وڵی هەر عەزم لێ بەڕاستی یان شتێکی جوانە تێدەگەی ئەو ئینشاڵڵا ئەو ساڵ بێتەوە بەر و مەگەی لێ دەخۆی بەس لە ڕابردوو خەڵک لێرە داری نەدەچان زیاتر هەر گەنم و جۆ بەزستا تەماشا دەکەن ماشەڵا هەناری لێ لەگەڵ مامۆستا سادقی تقریبا 4 سال پێشستا مەولودمان دەکرد بەردەوام لە مزگەفتی گوندی لاوەر مزگەفتەکەمان هێشتا ئەوان وێ نەکردبووە زیاتر خەرکمان هاندا قورئانمان تەوزیع دەکرد هەدیە قورئان ئەوەی 100 داری هەبوایە قورئانێکمان هەدیە دەکرد ئەوەی 100 داری هەبوایە ئێستا زیاتر لە 10,000 دارمان چاندیە گوندەکە 10,000 دار ئینشاڵڵا پاش دوسێ سارگەوت شەقراوی لێ ئەو گوندەیە ینی خەرچ قبور ناکە نەگەرەمیش بم لێرەنە 100 داری بچین و قورئانەش خۆم وەرگرم وەڵڵا زە لە خزمەت هەدە ئینشاڵڵا بەس ئاوی نادەمەوە ئاودانەکەی عایدی ئینشاڵڵا ئەرێ وەڵڵا. بەڕێزان خۆشەویستان لێرە لە گەردوو بە ڕێزی زۆر خۆشەویستی ئەو گوندەی کە یەکەچیان شاعیری بەتوانا کاک سەرهەنجی مەلا محەممەدی شعری خۆشی ئامادە کردێ بە تایبەت لە سەر ڕەمەزانێ و لەگەر مام یوسفی کە هەم لێرە مؤەزینە و هەم دانیشتووی ئێرەش ئەویش کۆپلە حەیرانی خۆشخۆش دەزانیتن بە تایبەتی کە لەسەر ئاینی بیتن. بابچین بابزانین سەرەتا باسی ئەو گوندەی لێ بپرسین. سەلام عەلەیکم مام یوسف. سەلام و ڕەحمەت الله و بەرەکات و یاخۆ بەخێر بن. خوا سەلامەت کە مام یوسف ئەو گوندی لاوەری دەکەویتە چێن دەرێ بزەبت؟ ئەو گوندی لاوەری دەکەویتە بناری قەرەچۆغی. بناری قەرەچۆغی. بەرێ گوندەکانی دەوروبەری ئەو لای ڕۆژ ئاوای خدرجیجەیە گاوەرەیە کەندارە تا سەجادێ. بەرێ لای ڕۆژ هەراتێش عادی شێخانە و عەسەمبر باسە و دارە خورمایە و خۆشاوە و هەتا لە ئەو لە دەڕات بێت
خوارێشی چیغلۆکە و دێمەکارە و ئەو لاش ئەوە قەرەسوغە دەبین لێمان دیارە ئەو دیش گوندەکانی قەراتێ قەرات و سۆرانە و عەلیە ڕەشە و ئازی کەندە و ئەو گوندانێ سەر بە چ ناحیەکی ئێرە سەر بە ناحەی کەندێناوەیە واتە دیبەگە کە باز لە قەرەچۆغی کەندێنا و قەرەچۆغی دەکرێت کە کەندێنا و قەراج کەندێنا و قەراج چەند گول لە خۆ دەگری تقریبا وڵی کەندێنا و ئەوەی ئەمن بزانم وا بزانم 5 گوندە 5 گوندە ئەدی قەراج وڵی قەراج لەوانەیە ئەگە برێم ئەوەندە دەبی نابی نازان بزەبت ینی بە هەردووچیان 130 گوندێک دەبێت زیاتر دەبنەوە زیاتر دەبێت بەرە ئەگەر شتێکی خۆشمان لۆبرێ حەیرانە شتێکی لەو بابەتانە وڵی حەیران و دەبی لەکن مابی ئەمن بە وەختیاری ئەتووەچی بەهرێ وای هیچ لە خلاص نابی ئەمن وا معلوماتم هەیە بەرێ وڵی لە بەخاتی جەنابەت کەمادەم لە هەولێر ڕاهاتینە و لە بێن لۆکنەمە و میێوانی منە و ئەمە ڕێزشتان لێ دەنێن و دریشتان ناشێن ئینشاءالله ئینشاءالله بەس ئەوە زاری بەناوی خوای گەورە دەست پێ دەکەن دوایش سەراوتی لەسەر ڕای پێغەمبەری لێ دەین صلی الله علیه وسلم ئەوجا حەیرانەکانیش دەرێن ئای حەبیبێ حی غەفۆر هەزار هەزار پەردای لە نوێر هەمووی هەرگێت لە بۆ عزۆر فرق نییە یا رسول الله نێزیک و دوور سەیدی عالم محەممەد سەلاوات خدا فەرمووی ئەی جبرائیل فرمووی دانێ کورسی خەلیل ئەمڕۆ عەشرە یا رسول الله ئۆمەد زەلیل شفاعت یا رسول الله إبراهيم دم خوزي بخوزي داران إبراهيم دم كريك بماي آيلا كريش نوروزي بيشي جرني قربان السندو بماي ولا سجايكي حارفا لنا بخيوتي حاجيان دبا هموداني واران وسبينا سري خلد بنا بالنا غرباي أوي أوي أخ آي أوي أوي مارو توزيم آمن دموتگنی عظیم زمان و خوشویستان جرنه قربانی روژه جیگل پیروز مبارکه لبیتی شیب لقسمت خدای تعالی آره بدر چه غم بالو خوب کن جرنانه لگا اوی 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 آخ آی اوی پیروزه خوا پاداش داتەوە یا ڕەبی دەچینە لای کاک سەرهەنجی دیارە کاک سەرهەنجیش دەستی شعری هەیە و خەرچی ئەو گوندەشە پێمان خۆشە بزانین سەرەتا کاک سەرهەنگ لە ساڵی چەندەوە شعری دەرەی زۆر سپاس دەکەم بە خێراتتان دەکەم لە بۆ گوندە خەرجیلانەی ما بەڕاستێمە لە مێژە متابعی جەنابەت دەکەم زۆر خزمەتی فۆلکلۆری کللتوری کە لە پووری کوردی دەکەی ئەمە زۆر خۆشحاڵین لە ساڵی 1970ەوە خەریکی نووسینی هەڕاوەمە بەڵێ
تسدلو ئامادەکردینە ئێستا ینی شعرێک لەسەر ڕەمەزانێ شتێکی وا هەیە دیارە بەرنامەکەتان بە ناوی ڕەمەزانە بوو ئەمەش پێما خۆش بوو ئەو هۆنراوەیە لەسەر ڕەمەزان پێشکەشیەوەی عزیز و خۆشەویست کە میوانی گوندەکەوانن پێشکەشتان زۆر سپاس دەکەین. ئێوارێ سەیری سفرەکەت چەند زۆر خواردن دادەنرێتن وامەکە هاوسەی فەقیرت هەناسەی بۆ هەڵشێشێتن بەخوای فەقیر ئازار بدەی عەرشی خوددا دەهەژێتن جاخوای گەورە تووڕە بکەی واوەیلا چیت بەسەر بێتن زۆر زار زەنجین دەکا بە پەن بەڵای زۆر سەیرت بۆ دێتن زەکات ببە بۆ فەقیران مەمنۆنیش بە لێت وەگرێتن دڵنیا بە هێز و سەروەت کاتیە و لۆت نامێنێتن ڕۆژی حەق و حسابات دێ باقی هەرخوا دەمێنێتن دەبێ زەمین و وجدان و چاویشت بە ڕۆژی بێتن نەک وجدانت جەڵەو نەکەی بەس دەب قفلی لەسەر بێتن بۆ خوای لە ڕێی خوا لادەی ئەو ڕۆژە تەنگە هەردێتن واللهی ئەو ڕۆژە تەنگە هەردێتن کاک سەرنگ پێدەچی شارەزاییەکت هەبی ینی بە پێ ئەوەی کە زەکات ئەوە نییە هەر کابرا بیدایە منەت لەسەر خەرچ بکات دەبی مەمنون بێ ئەو کەسە لێ دوەربگریتن خۆی ئەسلەکەوە پێدەچی شارەزاییەکت هەبی بۆیە ئەوە بەخوای زەکات پێ خەڵک ئێستا دەینتە ڕەمەزانان لەبەرەوەی ملەتی مەوای پێخۆشە بەڵام پێویستیش ناکە خەرکەکەبی بە عەردی بدا پێشوەخەیان بەشتیتکەی بدا بیەوێ فێر بکە چکە فێر لە خوای ناکرێ لەوانەیە لە عەبدی بکە بڵام فێر لە خوا ناکرێ دیارە زەکاتیش ئەتوو کە زەکاتتدا کابرایی بەڕاستی دەبی زۆریش مەمنون بی ئەگەر لێ دووەگری ئەگەر لێ دووەرنەگری مارد کاوت دەبی دوای هەر کفرە و زۆریش دەجێکی باز بکەی ئەبرێ زەکاتم دایە دەبی کەس نەزانم زەکاتەکەی بدەیت زەکاتەکەش بدەیە کە شیوا لە بەڕاستی مستحق بی یعنی ئەگە بکرێکە زەکاتەکە زۆری بدەیە کابرایشی ینی ژیانی پێ بگۆڕێ ینی لە فەقیرەکەی تۆزە دەرباز بکە زۆریش باشترە دەست خۆشبی زۆر سپاس دەکەی کاک سەرهەنگ. بەڕێزان خۆشەویستان لێرەدا بەو ئەندازەیە دێنە کۆتایی بەرنمەکەتان بەرنامەی ئێوارانی ڕەمەزان هەتا کاتەچی دیکە و یا خود گوندەچی دیکە بەخوای گەورەتان دەستپێرین دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکات. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم.